بابچم چایەکی جوانێ بۆ لێنێم کچە دانیشە جیهانی سەکەی وەختی چایخۆ من نەهاتم بۆ میوان ناری هاتم بە دوات تا بڵم کاکە وەرە باوکم نازانم چۆن پێ وەڵی لەسەرە مەرگایە ئەیە ڕۆی باوکە گیامە قوربان بم وانەڵێ وانەڵێ دڵم بزرێتەوە دوعا بکە تا ئەگەینە ماڵەوە باوکم نەمرد ئەیە ڕۆ بە قوربانە بۆ من 3 ڕۆژە ئاگام لە خۆمە 3 ڕۆژە نانم خواردووە بەخوا نەتوم بە گەراجە دەهازە خێراشتە لەبەر با بردێ ناتوانم بێم بۆ ناتوانانی چییە؟ ئەی ڕەحمان وتی ماڵ بەجێ مەهێڵە کورە بابە ڕەحمان با بۆ خۆی بڵێ زلە ئەخە تۆ باوکی خەریکە ئەمرێ بابا ئاخر ناتوانم لە قسەی ڕەحمان دەرچم بەخۆ ئەی لەوە کورە بابە تۆ ئاگارێنەوە پیا ئەو چەوسێنێتەوە ئەی مافی خۆ کوانە نابێ قسە بکەیت ئێمە ڕێز و احترامی یەکتری ماڵ خۆشە چۆن لە قسەی دەرەچم کورە خوازانێ بۆ سەرفەت لای تۆ وتێتی بۆ چۆ چووە ئای هەستە با بڕۆین ناتوانم ئاوا ئەی نایت نایە ئەی سبەینە کەمر لە ڕوویە بیتە ماڵە باوکە قەیناکە باوکم منی خۆشەوە قەیناکە تۆ قادری ڕەحمانیش ناشکن آخر ئەڕۆم نایە باش خوای گیانێم لە ڕەنجێنی خوا ڕەحم بە باوکم بکەی بەخوا ناتوانم دڵی ڕەحمانی بشکێنم چکەوتی ماڵ بەجێ مێڵە خوایە چی بکەم خوای گیان ئەزم تەلەفۆنی بۆ بکەم دوور بە تووشی ژێر سیارێکیش بێ ڕەحمان نەنەشتی وا ناکەم باوکە گیان تو خوا لێم لە ڕەنجێ خوای ڕەحمە باوکم بکەی خوایە حەیف باوکە ئێمە ئەو لای توین و جیانی خوشکیشمان پێوترێ کچی تۆ دڵی ڕق نازام لە کێ ئێمە یەکدانە سەعاتە لێ پارێمەوە جیهانی خوشکم کاکە دەهستە باوکمان خەریکە ئەمرێ لوتی باریک بووە ها سەیکە چۆشین بۆتەوە نەهات دڵی ڕق گێڕەحم ئێبە بۆ نایت وەڵام مێردەکەم لێنێ من پرسم بەو نەکردو تا پرسی بێنەکەم نایم بۆ قورعانە حیبرامۆ جیانی خوشکم زۆر بێوەفا ئەگەر ئەو باوکم بە قسەی منەکە لەو میراتی بێ بەشیکە ئەبێ دەریکە لەو میراتی من قبوڵی ناکەم ئەوە ئێوە بەجددیتانە باسیەوەکە نەشتا باوکم ماوە خۆ لەسەر خێرە کۆچی دوای یەکە بەڵام خۆی تر ئیشەڵڵە نەخێر لەسە خۆم تەلەفۆنەکەم بۆ جیهان مەیکە نایە یەت من پێی ئەڵێن یەت ئاخ باوکە وەی باوکە ئاخ باوکە وەی باوکە بلە لە دڵم دەرناچێت باوکم سبێ بمرێت لە دڵم دەرناچێت خوازانم هەفتەی پێشوو داوای تاپڕی لەکردو تاپڵی بۆ چییە؟ نازەوتی چم بۆ ڕاو دەدە بۆ بێنە دە بۆ بێنە تۆزێ عاقڵ بە بلە چی بۆ بێنم با بۆ لە دەبلوسێکەیە سیفۆنەکە بستێکە لی نایە دەچە بیهێنم شەشاوتێکی کوژێ خوڕی کوێکم بەسەر خۆمان لە ماڵی جیانی خوشکم کە هات مۆتم قابلە باوکم بتوانێت هەستێ تاسکە بابیمان بۆ بکەن قابلە هەستی خۆشمان ببرجن ناتوانین نەخۆشە خەریکە ئەمرێ ئیتر نەفەرە کەباب هێناوتم بۆ خۆمان لەگەڵ باوکە مەولوای خۆی باوکە مەولوو کەبابم بۆ هێناوی باوکە ها کەبابی بۆ هێناوی ناخۆم نییە سێ ڕۆژە زانە تۆ دەزار دەماغەرەمێ دە باوکە تۆ سێ ڕۆژەی جن نەخواردووە ناخۆم نییە باوکە بۆبانی چاوە هەمووی ڤیتامیناتە ئەوە پیازیشی بۆ پێوەکەم ئەوە ترشیش باوکی من دەها باوکەی جەمبی خۆ باشە بابە بۆ نایخۆی ئەی هاوە ئەها منەی خۆ ئەها باوکەجان وەکو کەبابەکە ناخۆی ئەها چین بۆ هێناوی ئەها مۆس پڕ لە ڤیتامین باوکە ژیان دەبی خۆدی باوکە ژیان ناخۆ باوکە ئەها سەری منکە ئاواخە باوکە ژیان باوکە ژیان دەبی خۆ ئاخر باوکەی جان تۆ هیچ نەخۆی نابێت ئەوە پارەی بکەم بۆ دروست کردووی لە دەمەکەی ئەها منەی خۆم باوکە باوکە سەگە خوێ مۆس ڤیتامین دیسانەوەتیەوە ناخۆم ئەوە باوکە باوکە ژیان دەبی خۆ باوکە ئەزانین چی ئەگەر وا بکەی بە قورعان لێو عاجزەبینێمە هەر بە جددی ئەمە ناکرێەوە یەک پارو کەباب چی بۆ نەکولێت دەی دەمەکەی ناخۆ لا حەولە وەلا ئەی باشە بۆ ناکول ئەمنەی خۆ باوکە ژیان ناخۆ مۆس ئاڵتونی ڤیتامین باوکە دەبی خۆ باوکە ژیان ناخۆ وتیەوە ناخۆمە ها باوکە وەختی دەمەکە بۆ ناخورە قەیناکە باوکە ئەو قاشە تەماتەیە دەی دەمەکەی ئاخر قاشە تەماتە چێ ئەمنەی خۆ تیارەیە باوکە ئەها باوکە ژیان ها مۆزیشکەم وێنەی دەو خۆ باوکە ژیان ناخۆ چەنی کاری ها ئەها گیان باوکە ئەڵڵا قسەیکە چەند خۆشەکە پێ بەڵێ لەو کەبابم بەرێ
کەباب تەواو هەموو خوارد وڵا بلا باوکە گیان وێن لە ترە بۆزەم بەرێ بەقوران باوکە وڵای مۆستاو لەلای بەناخۆم نیەرەکە زانی چۆن گوێ بگرە بلە باوکمان ئەهایەتت درەنگ و زوو کەوتۆ سەعاتێکە دوانیکە تا بەیانی ئەکید وەفاتەکە ئینشاڵڵا لافیتەکەی خۆمێ نووسم بۆ برادەرم خەتاتە بە تەلەفۆن شتەکانم ماوەتی و سبێنە بۆمان حازرەکە باش مشکلام یادی بزانم چی نووسیوە نووسیمە دڵگرانین بە کۆچی دوایی باوکە مەولود باوکی وەستا ئەحمەی فیتەر ئامادەی بۆ داگرنی پێشی هەموو ئۆپڵێ الله زۆر جوانە ئەی خێرە نایبینیتیانە وڵا لافیتەکە یەک بە یەکە جێ نابێتەوە باشە منیژەی گۆڕم لافیتەکە گۆڕم ئایکەم خوا لێ خۆش بوو باوکە مۆلود باوکی وەستا بلیسی ناخریاکە بێ عەقڵ خەڵک بنە ناسێ من ڕۆژی سەڵ سیارە چاکەم تازیەکە چۆڵە بێت بای حیاشمانەچێت باش وەرە حەلیشکەم لایە ئادەی ناوی باوکم دەرگە بەس خۆم خۆت ئەیڕۆڵ خەڵک بێ بۆ چۆ بۆ تازیە نەزانێت کیە حەجا کورتێکەمەوە ئەلکی بێت چی ئەیکەم بێ مەولود یعنی بۆ برێنی مەولود نا یعنی باوکە مۆلود ئەخ دە خەڵک بەیەکە بە بەڕێوەراتی تێدا بەخوا نایەت و حیاشمانەچێت ها تەلەفۆنەکە بۆ جیان جواب یایتەوە با قەبری باوکم زانیم باوکە ژیان داوای لێبوردنەکەم احتراماتم وەرە بێت ڕۆژی گەوابڕین بەڵام بۆ معلوماتێ ئەوە ئێستا ئەبێ قەراری خۆ بیت زەڕێ عەقڵتیانی ئەگەر بێبەشی نەکەی لەو میراتیە ئاحی برام ڕاستەکە من هەربی دایە دوتم نەموو خوشکەی وەفای نییە بۆ هیچ کامێکمان دەبخۆندی جا بلە جان عاقڵانە باوکم تەوان دوو عەرزی هەیە 1000 مەترێکی هەیە لە مێرگەپان باشە 500یشی هەیە لە توی مەلیک هەزارەکە بۆ تۆ قیروسیە 500کەش بۆ منەوەی ئاوا ئایا ڕەحمەتی لێ بێت مەلیکە بۆ من مێرگەپانەکە بۆ ناکەن باسی میراچەکەن جا خۆ باوکم لەسەر خێرە کۆچی دوایی هەرەکە ئەرەمێ خۆ مردن باش هەرچێک پێشتا باوکم ماوە بۆ بێ ناخۆش ینی باوکمانە خۆمێش دڵمان ژانەکات بەس شتێک دێنێ بەسە ئەی بە کابرا ماوە باسی میراچیەکەن باوکە گۆی باوکە باشە لە باوک زەرورتر هەیە بۆ نەچووی بۆ ئەوێ ئەی تۆ نەوە ماڵ بەجێمەیەڵا یەقەی ناکە بچوویتەیە یا تەلەفۆنێکی بۆ بکردمایە وتم تەلەفۆنی بۆ نەکام ناوێرە وتم نەگەڵ ڕێگاشتێک لێ بێت دقی داکە خوا گەورەیە با جوابی ئەو تەلەفۆنە بەمەوە کاکە گیان بەڵێ ئەزانم بە قوربان بەخوا ئەو من نابێ هاتوومەتەوە خەزورم لە سەرەمەرگایە بچم بۆیە فەرشەکان گەشتۆ خوا حافیز با بڕێت بڕۆی ئیخوا ڕەحم بکەنی بلێژیان بە قوربانم ئەمە دنیاە سوزوو دەست لە ناوچوانی باوکم بە ئەگەر زانیم تاکەی بەرزە شافی لەم دەبڵانی پێڵبی با تاکەی دابەزێت خێرە شتانە بەم نەڵی وەڵام نەڕۆم بۆ گەراج بەساقە نەوەڵات تۆ جەنابەت دانیشەوە من ئەڕۆم کورەوە عاقڵ بە تۆ برا بچووکی سێ ڕۆژە گەراجم نەدیوە وەڵڵاهی پێشی سیارەکەم کردووە حەیام چوو باشە حەجامی ئیشی مێ خۆت وازەی بین بئیشی کاکیان واز لەوە بێن خۆم لێ باوکم ئەو هەردووکتان بۆ ئەوە قسە ئافەرم کچی عاقڵ ئێستا وەختی میوانە هەر کەسێک بڵێت کاکە شعورە هەبێ ئەگەر مرد لافیتە هەڵەواسین ڕاستەکە ئەڕۆ تۆ دەن شەبام بڕۆ عاقڵ بە تۆزێک من ئەڵم سێ ڕۆژ نەچووم بۆ گەراج ئەزانی چی ئەحەجاواز لە برا بچووکی براگەوری بێنە کاکیجان ئەوە فەرق و فڕقمانی احترامی خۆ خەریکە ناخۆش ئەگەر سلام علیکم مامە جان کەفارەتێ بێ دەڕوویە بێ تازە باوکەم مردووە بۆ لای کێ هاتوویت ئەلفاتیحە کۆرە فاتیحای چی ماوە هەستەمە چێ بەم جلانەوەڵی شاپەڕەفەنی تۆ بەسە تۆ قسە مەکە بۆ نازانین چین بۆ کوێ جەنابن لە سەفەر و سیاحی لە ئەنتالیا تو شەرەفە ئەمە جلوبەرجی ئەنتالیایە وەی باوکە گیان قەزا بووە من بەچی واو لێ هاتووە باوکە گیانە لا لوشکە لوشک و گریانی تمساحیەمانە مەکە بەسەری خۆ باوکە حاشای لێکردیت بەس من هیچ نەخۆش نیم هیچ کێشەیەکیشتم نییە تێگەیشتن ئەی باشە باوکە بۆچی واو لە خۆ کرد لەبەرەوەی تاقیتان بکەمەوە بزانم کامتان دڵسۆزن بۆم دەرکەوت لە کچەکانم زیاتر دڵسۆزم نییە ئافرین کچە جوانەکەم تۆ تازە مڕچی پیاوێکیت ئاگا لە پیاوەکەت بێ لەبەر ئەوەی ئەو دڵسۆزی تۆیە ئێمە دڵسۆزی تۆ نین ئافرین بە قوربان سەرتان بێرە ماچیکەم